سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پرۆگرامی پزیشکی ئەوە لەگەڵتانم. بابەتی ئەمڕۆمان دەربارەی تەندروستی دڵە کە تێدا باس لەو هۆکارانە ئەکەین کە کارەکاتە سەر تەندروستی دڵ و بێگومان باوترین نەخۆشیەکان و چارەسەرەکانی باسەکەین. بۆ ئەمە بەستەش دکتۆر کاردۆ ئیبراهیم پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی دڵ میوانمانە. زۆر بەخێر دکتۆر. زۆر سپاس. دکتۆر گیان سەرەتا یەکەم پرسیارمان بۆ دەست پێ بکەین. تەندروستی دڵ چییە؟ خۆی ئێمە ئەگە بڵێن چۆن بزانین دڵێ تەندروستە، دڵ لە چەند بەشێ پێک دێت: دیوارەکانی دڵ، زمانەکانی دڵ، کارەبایی دڵ، هەروەها دەمارەکانی دڵ. ئەگەر ئەم بەشانە هەمووی تەندروست بوو، نەخۆشییان نەبوو، کێشیانە، واتە دڵەکە تەندروستە. بەڵام هەر کاتێ نەخۆشیە لەم بەشانەیە هەبوو لە هەر بەشێکیانە بێت، ئەو کاتە مانای وایە دڵەکە تەندروست نییە و نەخۆشیێکی تیا و پێویستە چارەسەر بکرێت. دکتۆر، تەمەنی دڵ چییە و ئەو هۆکارانە چین کە کارەکاتە سەر تەمەنی دڵ؟ بەڵێ خۆی تەمەنی دڵ مەبەستمان لەوەیە هەندێک کەسێ بۆ نمونە تەمەنی کەمیە، بەڵام کە فەحسی بۆ دەکەسێکی دڵی کەسێکە ئەستەی کە دڵی کەسێک بێت کە 6 ساڵ 70 ساڵ بەڵام خۆی لە هاچی 30 ساڵ بێت. هەندێک هۆکارێک کار دەکاتە سەر تەمەنی دڵ. بۆ نمونە تەمەنی کەسەکە وەکوتم تەمەنەکە زۆر بڕوات لەوانەیە نەخۆشی دڵ زیاتر بێت، ڕەگەز لە پیاوە نەخۆشی دڵ زیاترە. هەروە هۆکاری بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر تەمەنی دڵ. لەگەڵ ئەوەشدا نەخۆشیەکانی وەکو نەخۆشی زەخت ئەگە کۆنترۆڵ نەکرێت، نەخۆشی شەکرە، بەرزی چەوری خوێن، هەروەها قەڵەوی، جگەرە خواردن، وەرزش نەکردن، ئەمانە هەموو کاریگەریان هەیە لەسەر تەمەنی دڵ. وا دەکەن کە ئەگەر ئەم هۆکارانە بن تەمەنی دڵ کەمتر بێتەوە و کەسەکە وا دەکرێت کە دڵی کەسێکی گەورە بێت. کاتە ئەکرێ کەسێک تەمەنی 6 ساڵ بێت تەمەنی دڵی کەمتر بێت لە کەسێکی 40 ساڵ؟ بەتەشیر وەکوتم ئەو هۆکارانە هەمووی کاریگەر بۆ نەگە کەسێک قەڵەو نەبێت، وەرزش بکات، چۆریەکانی بەرز نەبێت، پشکنینی بەردەوام بکات، ئەگەر نەخۆشی زەخت و شەکرێ بێ کۆنترۆلی کرد بێت، جگەرە نەخوا، مەشروب نەخوا، خەویشی باشی هەبێت، قەلەق و سترێس نەبێت. هەروەها بە تایبەتی هۆکاری بۆ ماوەی و شتیش کاریگەری نەو بێت لەسەری. بەتەکید هەندێک کەس دەبینی کە تەمەنی 6 ساڵ 70 ساڵە بەڵام هەستەکەی کە دڵێکی زۆر تەندروستیە و هیچ کێشەیەکی تێدا نییە. زۆر باشە. باوترین نیشانەکانی نەخۆشیەکانی دڵ چین؟ بەڵێ خۆی هەندێک نیشانە هەن کەوا دەکات کە کەسێک کە هەست بکات کە نەخۆشی دڵی هەیە و کە پێویستە سەردام بکات. لە باوترینیان یەکەم ئازاری سنگە، بە تایبەتی ئازاری ناوەڕاستی سنگ و ئازاری بێت کە بڵاو دەبێتەوە بۆ لای چەپی لەشی یاخۆت هەناسەتوندی، بە تایبەتی هەناسەتوندی کە پەیوەندی بە هیلاشیەوە دەبێت، کەسەکەی هیلاک دەبێت، هەناسێتون دەبێت، ئیساحەت دەکات باش دەبێت، دڵە کوتێ یا بۆ نەکەسەکە دەکات دڵی زۆر سەریع دەبێت، یا دڵی زۆر خاو دەبێت، یان لیانی دڵی ناڕێک بێت. هەروەها ئاوسانی پەلەکان بە تایبەتی لە قاشدا و هەردوو قاچەکە لێ کاتە بۆ ناکە بە ئاوسێ بە تایبەتی ئاوسانێکی زۆر بێت. گێژبوون و بورانەوە هەندێک کات پەیوەندی هەیە بە کێشەکانی دڵەوە و هەروەها هەندێک جار هێڵنج و شانەوەش یەکە نیشانەکانی نەخۆشەکانی دڵ. دکتۆر، باسی نەخۆشەکانی دڵ بکەین. باوترین نەخۆشیەکانی دڵ کامانن؟ لە باوترینیان ئەوەی کە ئێستا زۆرە جەڵدەی دڵە کە بەداخەوە هەندێک کەسی هەبە جەڵدەکە بۆ دەمرێت. هەروەها نەخۆشی لاوازی دڵە، بە تایبەتی لاوازی ماسوولکەکانی دڵ، نەخۆشی زمانەکانی دڵ، ئایا زمانەکان ڕق دەبێت یا شل دەبێت، و هەروەها تێکچوونی کارەبایی دڵیش کە کۆمەڵێ زۆر نەخۆشی دەگرێتەوە. ئەویژەی کە لە باوترین نەخۆشیەکان کە ئێستا هەیە. دکتۆر، ئەگەر باسی جەڵدەی دڵ بکەین، جەڵدەی دڵ چییە و نیشانەکانی خەڵک چۆن نیشانەکانی بناسێتەوە؟ بەڵێ خۆی جەڵدەی دڵ واتە گیرانی دەمارەکانی دڵ. ماسوولەکانی دڵ کە دەجوڵێن جوڵە دەکەن، واتە خوێن وەرەگرن و خوێن دەنێرن، پێویستیان بە خوێن دەبێت، خۆشیان بۆ جوڵەکەیان ئەوە کۆمەڵی دەمار بۆیان دێت. هەر کاتی ئەو دەمارانە گیرانی تا دروست بێ و دەمارەکە تەسک بێت و یا بگیرێ و ئەوە پێی دەڵێن جەڵدە خوێن ناچێت بۆ ماسوولکەکان و ماسوول ئازار و ناڕەحەتی بۆ کەسەکە دروست دەکات. ئەمە وەکو جەڵدەواتە دەماری ئەو دەمارە خوێنەکان دەگیرێت و تەسک دەبێتەوە. و لە نیشانەکانیشی کە ئێمە چۆن کەسێک بزانێت کە ئایا جەڵدەی دڵی داوە، لە نیشانە باوەکانی ئازارم، بە تایبەتی ئازاری ناوەڕاستی سنگ، ئازارێکە کە کەسەکە دەکات تونگیەکە بۆ بەردێکی گەورە لەسەر سنێتی سنی خەریکە دەتەقێت، یان بڵاو دەبێتەوە بۆ شانی چەپی یا قۆڵی چەپی یا چەناگەی، هەندێکجار بۆ پشتیشی. ئازارەکە پەیوەندی بە هیلاشیەوە دەبێت بۆ کەسەکە بە قادرمان سەر دەکەوێت، ئازاری بۆیە تونگ دەبێت، سنگی تۆزی ئەوەستێت باشە بێت. و هەروە هەناسەتوندی، بە تایبەتی هەناسەتوندی کە تۆزی هیلاک دەبێت، هەناسەی زۆر توند دەبێت، هێڵنج و ڕشانەوەی شەکل نیشانەکان، هەروەها دڵە کوتێ،
دڵی سەریع دەبێت و سەرگێش بوون ویان بورانەوە ئەمە لە نیشانە باوەکانێتی بەڵام مەرج نییە کەسێک هەموو ئەم نیشانەی هەبێت و هەندێک جار جەڵدەی دڵ ڕوودەدات بەڵام کەسەکە هیچ نیشانەیەکی نییە بۆ نمونە ئەو کەسانی کە شەکریان هەیە یانێک کەسێک کە زۆر قەڵەون تەنان ئازاری سنیشان نابێ بەڵام جەڵدەی دڵیش لێداون و کە فەحسیان بۆ دەکەی جەڵدە لێداون یان هەندێک کات هەیە کەسەکە ئازاری سنی نییە بۆ نمونە ئازاری گەدەی هەیە شوێنی گەدەیە کە ئەمە وا دەکات کە تەنانەت نەخۆشەکەشی دوا بکەوی بە تایبەتی لە گەنجە کە پەیوەندی هەیە بە جیرانی بەشی دەماری پشتەوەی دڵ کە ئەمە کەسەکە تەنها ئازاری مائیدەی دەبێت هەندێک لە زێوشتیشی لەگەڵا دەبێت کەوا هەست دەکرێت کە مشکیلەی گەدەی هەبێت و تەنان چەند ڕۆژێکیش لە ئاچێ دەرمانی دژی ترشی گەدە بەکاربێنێت کە ئەمە بەداخەوە نێجا دەبێت هۆی مردنی کەسەکان بە تایبەتی لە گەنجە. دکتۆر زۆر بەلامەوە گرنگە ینی تەرکیزکەیتە سەر ئەوەی کە لێرە کە ئەڵەی ئازاری مایدە هەبێت سەر ئەڵێ مایدە مەشیان خواردنێکی چۆرم خواردووە. ئایا ئەمە کرێت نیشانەی بەتەکید وەکو باسم کرد هەندێک جار مەرج نییە هەموو کاتێ بەڵام هەندێک جار بووە لە گەنجە کە پەیوەندی هەبووە بە ژیرانی دەماری پشتەوەی دڵ لەبەرەوە ئەو شتە زۆر گرنگە من زۆر جار دەڵێم تەنانەت ئازاری سنگیش ئازاری سنگ هۆکاری زۆرە ئەگە سیەکان بێت ئەگە ئازاری فەقەرات بێ ئازاری ماسوولکەکان بێت یەکێ لە هۆکارەکان ئازاری سنگ نەخۆشیەکانی دڵە بەڵام ئەگە نەخۆشی دڵ بێت دەبێت زۆر زوو چارەسەر بکرێت لەبەرەوە بۆیە من دایمە تەرکیز لەسەر ئەوە دەکەینەوە ئەگەر ئازاری سنگ یا ئازاری بەشی سەرەوەی سک هەبێت وا باشترە ئەگە کەسەکە تۆزێ گومانایی بێ هەندێ نیشانەی مەترسیدار هەیە لە کەسەکەیە هەبێت وا باشترە کە پێشتر پشکنین یەکەم جار پشکنین دڵی بۆ بکرێت دڵنیا بینەوە کە دڵی سەلامەتە ئەو کاتە پشکنینەکانی تی بۆ بکرێت کە ئەو دەتوانێت کەمێت تەخیر بکرێت. دکتۆر ڕێنمایی چێ بۆ ئەو کەسانی کە تووشی جەڵدەی دڵ بوونە ڕێنمایەکانی کە دوای چارەسەری سەرەتایی وەرەگیرێت بڵێ خۆی ئەو کەسانی کە جەڵدەی دڵیان دەدات ئەگەر جەڵدەش چەند نەوعێکی هەیە بەپێی ئەو نەوە زۆر بەشی زۆریان پێویست دەکات کە قەستەڕیان بۆ بکرێت دوای کە قەستەڕیان بۆ دەکرێت هەنێ دەرمان هەیە دەبێت بەکاری بێنن بۆ 6 مان یا بۆ ساڵێ دەبێت ئەو دەرمانە بە مەزبوطی بەکاربێن ئەوە زۆر گرنگە و دەرمان نابێت بۆ وەستێنرێت ئەوەی گرنگە پێویستە وەرزش بکرێت بەڵام لە سەرەتاتە نابێت بە وەرزشی قورس دەست پێ بکرێت وەرزشی زۆر ئاسایی و سادە بێت بۆ ڕۆشتنێکی تۆزێ هێواش بێت بۆ نمونە پاسکی سواریەکی کەم بێت بەڵام نەک بە شوێنی بەرزا سەرکەون یا هیلاکێکی زۆری تا بێت هەروەها دوور بکەونەوە لە خواردنانی کە چەوریان تیا بە تایبەتی چەوری تێرەکان ئەو چەوریانی کە لە چەوری حیوانی لەگەڵ گۆشت و ئەمانە وا بکرێت کە چەوری ڕۆکی زیاتر بەکاربێنرێت کە چەوری ناتێرەکانیان تێدایە و دوور بکەونەوە لە قەلەقی و لە سترێس ئەگەر جگەری خواردەوە واز لە جگەرەکەی بێنێ مەشروبە وا باشەکە واز لە مەشروب بێنێت ئەگەر لەگەڵ یا زەخت و شەکرە و ئەم شتانەی هەیە پێویستە هەمووی کۆنتترۆل بکرێت و لە هەمووشی گرنگتر وا باشترکە بە بەردەوام زوو سەردانی پزیکەکەی بکاتەوە بزانێت ئایا تەندروستی دڵی چۆنە. دکتۆر بۆ کەسێکی تەندروست چۆن خۆی لە توشبوون بە جەڵدەی دڵ پارێزێ؟ هۆی ئەوەی گرنگە چەند هۆکارێکمانەیە هۆکاری مەترسیدارن بۆ جەڵدەی دڵ و ژیانی دەمارەکانی دڵ وەکو یەکەم جگەرە دووەم زەختی خوێن واتەگە کەسێک جگەرە بخوا دەبێ واز لە جگەرە بێنێت ئەگە جگەرە نەخوات ئەوە کەمتر توش دەبێت زەختی خوێن بە تایبەتی زەختی ئەگە کۆنتترۆل نەبێت مەترسیە شەکرە ئەگەر شەکرە کۆنتترۆل نەبێت چەوری بەرز ئەگەر یەکێ لە خوێن یا چەوریەکانی بەرز بێت یا چەوری زۆر بخوات قەڵەوی هەروەها وەرزش نەکردن ئەمانە کۆمەڵی هۆکارن کە هەموو کەسێک دەتوانێت ئەم شتانە ئاگای لێ بێت کە وا بکە کە توش نەبێت و بەڵام هەندێک حاڵەتمانێ بۆ هۆکاری بۆ ماوەیی هەیە کە ئەمەیەکێکە لە هۆکارانی کە ناتوانین دەستکاری بکەیت بەڵام ئەم هۆکارانی تر کەوتم بۆ نمونە کەسێک جگەرە نەخوات زەختەی کۆنتترۆلکە شەکرەی کۆنتترۆل کات چەوری بەرز نەبێت وەرزش بکە خەڵەو نەبێت خەویکی باشیە بێت قەلەق و سترێس نەبێت تأكيد أو كسا معناه كخوي باراستول نخوش چانسی زور کمتر بێ نەخۆشەکانی دڵ. ئەگەر بەوردی باسی ئەو ئیژێک لەو هۆکارانە بکەین کە ئەویش خۆراکانە ڕێنمایی چیە لەسەر ئەو کەسانە بۆ کەسەکان بۆ سەبارەت بە خواردن و ئەو خواردانە چین کە لێی دوورکەونەوە و ئەو خواردانە چین کە بۆ تەندروستی دڵ باش. بەڵێ خۆی بەعام خواردنەکان ئێمە تەرکیزمان لەسەر ئەوەیە کە خواردنە ڕۆکیەکان باشتر لە ئەو خواردنانی کە ئاژەڵێن. بۆ نمونە ئەوەی کە گرنگی بدێت بە سەوزە و میوەکان لە ڕۆژێکدا هەموو کەسێک هەوڵدا چەند جارێک چەند ژەمێک لە سەوزە و میوە بخوات بە شێوەی جیاواز
ئەوە زۆر گرنگە لەبەری هەم سەوزەکان ڕیشاڵێکی زۆریان تێدایە و هەروەها ئەنتی ئۆکسیدانتیشان تێدا هەروە ئەو ڤیتامین و کانزانیان تێ کە بۆ دڵگرنگن هەروەها دووەم چەوریەکان مهمە ئەو لە جیاتی ئەوەی چەوری حیوانی بەکاربێنرێت چەوری ڕۆکی بەکاربێنرێت زەیتی زەیتون بێت زەیتی ئەڤۆگادۆ بێت زەیتی گوڵەبەڕۆژە بێت ئەم زەیتانە لە چەوری حیوانەکان باشترن واتە چەورییان تیا چەوری ناتێرە و زیانی نییە هەروەها گرنگی بدێت بە چەرەساتەکان بە تایبەتی گوێز و فستق و باەم و گازۆ ئەمانە لەبەرەوەی هەم ئەو چەورییشان تیا کە چەوریەکان ناتێرە و سوودبەخشە بۆ لەشمان بڕێکی زۆر ڕیشاڵیان تێدایە و هەروەها بڕێکی زۆر پرۆتینیان تێدایە کە ئەم پرۆتینانە دەتوانێت سوودی لێوەبیە بۆ لەشمان لە جیاتی ئەوی پرۆتینی حیوانی وەبیێ لە جیاتی گۆشت و ئەوانە بخورێت کە وەکو سەرچاوەیەکی پرۆتینی ئەمانە بخورێت کە بۆ وەکو سەرچاوەیەکی پرۆتین ئەمانە هەمووی سوودی هەیە هەروە ئەڤۆگادۆ زۆر باشە دانەوێڵەکان ئەگەبی خۆین وا باشە دانەوێڵەی تەواو بێت واتە نەبێژێتەوە بۆ نەگەر ئاردوشت بێ بە کەپەکەکەیەوە بکرێ بەنان باشترە وەک لەوەی کە بێت ماسی زۆر باشە بە تایبەتی ماسی سەلمون ماسی ساردین ئەمانە ئەو خۆراکانن هەروەها لە پاقلەمەنیەکانی زۆر باشن وەکو فاسۆلیا ماش نیسک پاقلە خۆی ئەمانە هەم بڕێکی زۆر پرۆتینیان تێدایە بڕێکی زۆر ڕیشاڵیان تێدایە کە هەر خۆیان یارمەتیدەن لە ڕیخۆڵەدا بۆی کە یارمەتیدەن کە چەوریەکان زیاتر بچنە دەروی لەش ئەمە خۆراکان کە سوودمەندن بۆ هەم بۆ لەشمان و بە تایبەتیش بۆ دڵمان بۆ تەندروستی دڵمان گرنگن. دکتۆر زۆر ئەبیستین کە ئەڵێن گۆشتی سوور بۆ دڵ خراپە ئەمە تا چەندێک ڕاستە و تۆ بە چ ڕێژەیەک پێ و باشە کەسێک کە گۆشتی سوور بەکاربهێنێت؟ بڵێ خۆی بەڕاستی بە هەموو شێوەیە کەسێ بیێت دڵێکی تەندروستیە بێت وا باشترە لە سەرچاو ئاژەڵەکان دوور بکەوێت و سەرچاوی ڕۆکی بەکاربێنێت چکە ئێمە وەکوتم ئێمە ئەو کەسانی کە گۆشتی سوور بەکارێنن بەشتێکی زۆری بۆ وەکو پرۆتین وەکو سەرچاوێکی پرۆتینی بەکاربێنرێت یا وەکو چەوریەکەشی لەبەرەوە ئێمە لەگەڵ ئەوانی کە هەوڵ بدرێت کە گۆشت بخورێت ئەگەر بشخورێت دەبێت ڕێژەیەکی کەم بێت واتە هەوڵ بدرێت لە مانگێکدا تەنها چەند جارێک گۆشتی سوور و گۆشت بخورێت بە ڕێژەیەکی ئەوش بە ڕێژەیەکی کەم بەپێی هەندێک ڕێنمایی هەندێک گایدلاین هەیە کە باز دەکات دەڵێت کە ئەگەر لە هەفتەیەکدا بۆ نمونە 200 بۆ 250 گرام بتوانێت لە گۆشت بخورێت بەڵام وەکو من دەڵێم هەوڵ بدێ بە هەموو شێوەیەک لە گۆشتی سوور دوور بکەوینەوە لەبەر ئەوەی زیانەکانی بۆ دڵ لە سوودەکانی زیاترە و هەروەها ئەو سەرچاوی پرۆتینی کە بمانێت لێ وەرگین دەتوانین لە بەرهەمە ڕۆکیەکانیشەوە هەروەدی بگرین. دوستو ئەگەر باسی وەرزش بکەین ئەو جۆرە وەرزشانە چین کە سوودبەخشن بۆ تەندروستی دڵ و ئایا کەسێک کە نەخۆشی دڵی هەبێ ئاتوانێت هەموو جۆرە وەرزشێ بکە؟ بڵێ خۆی وەرزش زۆر گرنگە بۆ هەموو لەشمان و بە تایبەتی لەسەر دڵیش کاریگەری زۆری هەیە و یەکێکە لە ئەگە کەسێ وەرزش نەکات یەکێکە لە هۆکارە مەترسیدارەکان ئەوی کە باسمان کرد بۆ جەڵدەی دڵ و بۆ زووبەی نەخۆشەکانی دڵ وا باشترە هەموو کەسێ وەرزش بکات ئەوەی کە گرنگە پێویستە لە هەفتەیەکە بەلایەنی کەمەوە 3 جار بۆ 4 جار هەر جارەی سەعاتێ بۆ سەعات و نیوە وەرزش بکرێت و وەرزشانی کە ئێمە زیاتر گرنگی پێ دەدەین یەکەم لەوانە کە پێدەوتێت کاردیۆ واتە جوڵەیەکە بەس بە خێراییکی زۆر نییە تەنها کەسەکە هەستەکات کەمێ دڵی خێرا دەبێت کەمی عرق دەکات و کەمێ تەنگ نەفەس دەبێت نەک ڕۆشتنێکی ڕاکردنێکی زۆر زۆر ئەمە یەکەم دووەم بۆ نمونە پاسکی سواری باشە مەلەکردن باشە ئەسب سواری باشە ئەم وەرزشانە باشن بەڵام ئێمە وەکو لەگەڵ ئەو وەرزشانەیە نین کە زۆر سەریع بێت یا قورسایی زۆر زۆتیایە بۆ نمونە ئەو کەسانی کە یاری ئاسن دەکەن ئێمە بە شتێکی باشی نازانی بۆ دڵ هەروەها ئەو کەسانی کە بۆنە بە شوێنی زۆر بەرژە سەر دەکەوی یا مارەسۆنی زۆر دوور و درێژ کە جوڵەیەکی زۆر زۆری تایە چکە لە هەندێک لەم حاڵەتانەیە لێرانی دڵ زۆر دەبێت کە جاروە کاریگەری خراپی لەسەر کەسەکە دروست دەکات لەم حاڵەتانە جاروە زەخت بەرزە بێت و کەسەکە کە بنە زەختی نەوە بێ پێی نەزانی بێ لەواشێ لەو کاتەیە کاریگەری لەسەر دروست کات لەبەرەوە وەکو دەڵێم ئەگەر کەسێ وەرزش بکات ئەو وەرزشانی کە ئێمە باسی دەکەین کاریگەری باشی دەبێت لەسەر دڵ و شتێکی تری گرنگیشی ئەو کەسانی کە جەڵدەی دڵ لێ داون وا باشترە دەست بکەم بە وەرزش بەڵام بە وەرزشێکی هێواش بێت و بە هیچ شێوەیە بە وەرزشی سەریع و خێرا دەست پێ نەکەن مانای وانەیە کەسێک کە جەڵدە لێ یاوە دوای هەفتەی 2 هەفتە بچێ شاخەوانی بکات یا وەرزشی زۆر قورس بکات دەبێت زۆر بە هێواشی لەسەر خۆ بکرێت. دکتۆر لە هۆکارەکانە باسی قەلەقی و زەبری دەرونی وکەم حەزەکەم بە وەردی پێم بڵێ چۆن کاریگەری هەیە و ئایا ئەکرێت بۆ نمونە
تەنها خەفەتێک یان زەبرێکی دەرونی و بێتە هۆی گرفتێکی گەورە لە تەندروستی دڵە؟ بەتەکی خۆی قەلەقی و ستێزێکێکە لەو هۆکارانی کە ئێمە کە بمانەوێ ڕێگی لە نەخۆشیەکانی دڵ بکەین، یەکێ لە شتە زۆر کاریگەرەکان دڵەڕاوکی و قەلەقی و خەمۆکی و خەفەت و هەمووی دەگرێتەوە. ئەمانە ئەگەر لە ماوەیەکی درێژخایە نابێت، هەنێجا پەیوەندی هەیە بە زیابوونی ڕێژەی ئەوی کە ئێمە پێڵێ ئینفلامێشن وەکو ئیلتیهاب، کە ئەمە کاریگەری هەوکردنێک کە کاریگەری ئەبێ لەسەر هەوکردنی دیوی ناوی دەمارەکانی دڵ کە وەکارێکە بۆ کۆبوونەوەی چەوری و جەڵدەی دڵ لە ماوەی دوور و درێژدا. هەروەها قەلەقی و ئەو شتانی کە باسمان کرد دەبێتە هۆی خێرالێدانی دڵ، هەندێک کار کاریگەری خراپی دەبێت، بەرزبوونەوەی زەختی خوێن، کە هەندێکە زێ لەمەوە زەختی زۆر بەرز دەبێتەوە، دەبێتە هۆی جەڵدەی دڵ یا جەڵدەی مێشک، شەکری خوێن لەو کاتەیە بەرز دەبێتەوە، تەنانەت هەندێک کات دەبێتە هۆی لاوازبوونی ماسوولکەکانی دڵ کە ئێمە حاڵەتێکمانە پێی دەڵێن سترێس کاردیۆمایۆپاتی، کە حاڵەتێکیە بە تایبەتی لە ئەفرەتدا دەبێت لە دوای 40 ساڵ 45 ساڵ دوای ترسێکی زۆر یا خەفەتێکی زۆر تووشی لاوازیەکی زۆری ماسوولکەکانی دڵ دەبێت کە هەموو نیشانەکانی لە جەڵدەی دڵ دەچێت، تەنانەت دێژا دەگاتەوەی قەستەڕەشی بۆ بکرێت، بەڵام کۆکارەکە دەمارەکانی نییە، بەڵکو لاوازیە لە ماسوولکانی دڵیا دەرچووە کە بۆ ئیکۆی دڵ زیاتر ئەو حاڵەتە دیاری دەکرێت و حاڵەتی سترێسەکەیە. واتە کاریگەری هەندێجا بەڕاستەوخۆ هەندێجا بە ناڕاستەخۆ کاریگەریکی زۆری هەیە. لەبەرێمە دایمە بە نەخۆشەکان دەڵێن یەکێ لە شتەمیمەکانەوەیە کە دوورکەونەوە بە هەموو شێوەیەک لە قەلەقی لە سترێس. دکتۆر ئەی کاریگەری کێش چیە؟ ئایا کاریگەری هەیە لەسەر؟ بەتەشید ینی کێشی ژەوی کە وتمانی چێکە لەوە کارە مەترسیدارەکان، چونکە خۆی یەکێکە کێشی زۆر بێت، زۆربەی ئەمانە چەوریەکی زۆر لە لەشیشانە هەیە کە ئەو چەوریە کاریگەری لەسەر جیرانی دەمانەکان و یەکی ئەگە قەڵەو بێت خۆی زەختێک لەسەر دڵ دروست دەبێت، چونکە کەسێکە هەتا کێشی لەش و هەتا قەبارەی جسم زۆرتر بێت، ئەو کاتە دڵ دەبێت زیاتر خوێن بنێرێت، زیاتر ئیش بکات، کە ئەمەش هەندێک کات پەیوەندی هەیە بە لاوازی دڵەوە، واتە کاریگەری دەبێت لەسەر جەڵدەی دڵ، جیرانی دەمانەکان، کاریگەریە بێت لەسەر ماسوولکەکانی دڵ و لاوازی دڵ. هەروەها هەندێجا پەیوەندی هەیە، پەیوەندیکی ڕاستەوخۆشی هەیە لەگەڵ تێکچوونی کارەبایی دڵە. هەندێک کەس کە کارەبایی دڵی تێگەچێت یەکێ لەوە کارەکانی قەڵەویە. دکتۆر یەکێک لە گرفتەکانی گەنجان لە ئێستا کەمخەویە، ئایا ئەمە چۆن کاریگەری هەیە؟ کەمخەوی هەر زۆر خراپە، خۆی کە باسی گەنجێکە بەڕاستی هۆکاری زۆرە بۆ گەنج و ئێستا یەکێ لەو شتانی کە هەیە بەڕاستی جەڵدەی دڵ کە زوو ئەو شتە نەبووە لە گەنجا زۆرترە. ئەتوانین بڵێن جەڵدەی بەڵام زۆری نەخۆشەکانی دڵ لە گەنجا زۆر زیاتیانی گەنجێکی 30 ساڵ بینی تۆ دوو دەماری دڵی ژیرا بێت، توانە کە زوو ئەوە نەبووە کە نەخۆشی کەسێکا بێ 6 ساڵ 70 ساڵ بێت، کۆمەڵی هۆکاریانەیە. یەکێ لەوانە ئەوەی کە خۆت وتە کەمخەوی هۆکارێکی زۆرە کە هەم یەکەم زۆربەی هۆرمۆنەکانی جسمی تێگەچێت، کاریگەری خراپی دەبێت لەسەر دڵ، هەروەها کاریگەری هەیە لەسەر تێکچوونی کارەبایی دڵ، دڵەڕاوکی و قەلەقی و بۆ کەسەکە دروست دەکات. ئەمە وەکو کەمخەوی. هەروەها هەنێ هۆکاری تر هەیە کە لە گەنجانەگە هەر باسی بکەین، بۆ نمونە ئەو فاسفود و ئەو خواردنە چەورانی کە ئێستا دەخورێت، جگەرە، هەروەها قەلەقی و دڵەڕاوکیە کە ئێستا هەر لە گەنجا زۆرە، خواردنەوەی مەشروب، وەرزش نەکردن، قەڵەوی کە ئێستا هەر لە گەنجا زۆرە، ئەوانە هەمووی هۆکارێکن کە واکەن کە گەنج ئێستا زۆر تووشی نەخۆشی دڵ بێت کە ئەمە جاران بەو شێوەیە نەبووە. دکتۆر ئایا نەخۆشیەکانی دڵ ئەکرێت بە شێوی بۆ ماوە بێت، واتە لە دایک و باوکەوە بوازرێتەوە بۆ مناڵەکەی؟ بەتەشید خۆی زۆری نەخۆشیەکان لە لەشدا بۆ ماوە دەوری زۆرە. یەکێ لەو شتانەی کە هەیە نەخۆشیەکانی دڵە بە تایبەتی بۆنە لە جەڵدەی دڵاو یا بڵین جیرانی دەمارەکانی دڵ، تەسەگبوونەوەی دەمارەکانی دڵ، کە ئەمە هۆکارێکە ئێمە زۆر لێی دەترسین لەبەرەوەی هەنێ هۆکار کە پێشە باسمان کردن بۆ نمونە جگەرە و زەخت و شەکرەوەمان دەتوانی کۆنتترۆلی بکەیت، بۆنە کەسێک جگەرە دەخوات دەتوانێت وازی لێبێنی کە قەڵەوە زەعیف دەبێت، بەڵام هۆکاری بۆ مای ناتوانانی دەستکاری بکەیت. لەبەرەوە ئێمە زۆر لێی دەترسین و زۆر تەکید لەسەرەوە دەکەینەوە ئەگە کەسێک لە خێزانێکدا کەسێکیان جەڵدە لیدا بوو، بۆنە دایکەکەی باوکەکەی خوشکوبرایە، کەسێکیان قەستەری بۆ کرابوو، یەکیان ئەمەلیاتی دڵی کراوی بۆ کرابوو، ئەمانە زۆر زەرورە کەسەکانی تی خێزانەکەش پشکنینی تەواوەتی بکەن بۆی دڵنیا بنەوە کە ئایا ئەوانیش جیرانی دەمارەکانیان نیە یا
ئەو قابلیەتیان نییە کە تووشی جەڵدەی دڵ و نەخۆشیەکانی دڵ بن چونکە شتێکی زۆر گرنگەیە زۆربەی زۆری نەخۆشیەکانی دڵ بە تایبەتی جەڵدەی دڵ دەتوانێت ڕێگری لێ بکرێت واتە هەموو کەسێک دەتوانێت کارێکی وا بکات کە لە هەموو ژیانیا تووشی نەخۆشی جەڵدەی دڵ نەبێت یا تەنانەت ئەگەر گیرانی دەمارەکانی دڵیشیە بێت ئەوە نەکەن بێ پێویست بە قەستەڕە نەکات ئەویش بەوە دەبێت کە ئەو هۆکانی باسمان کرد ئاگای لێ بێت خۆی لێ بپارێزێت و هەروەها پشکنینی بەردەوام بکات چونکە هەندێک کەسێیە بۆ نەگیرانی دەماریە یا هەندێک نەخۆشی دڵی هەیە بەڵام هیچ نیشانێکی لەسەر نییە لەبەر لەگەڵ تەخیربوونی ئەوەیە چونکە گیرانی دەمارەکانی دڵ کە دەبێتە هۆی جەڵدەی دڵ هیچی لە شەو ڕۆژێکدا نابێت هەمووی کاتی زۆرێ لە هەرچی لە چەند ساڵێ 5 ساڵ 10 ساڵە ئەنجا دەمارەکە بە تەواوی بگرێت و بێتەوەی جەڵدەی دڵ لەبەرەوە زووتر پێی بزانرێت کەسەکە دەتوانێت بە هیچ شێوەیەک تووشی جەڵدەی دڵ یا تووشی نەخۆشی دڵیش نەبێت. دکتۆر ئێستا لە گەنجانە بەتایبەت ئەو کەسانی کە وەرزشەکەن زۆربەی کاتژمێر زیرەکان بەکارێن بۆ ئەوی لێداین دڵیان بزانن تۆ ڕاو چیە لەسەر ئەم بابەتە وایە بە شتێکی باشی زانین خۆی وەکو شتێکی زانستی تەواوەتی شتی لەسەر نییە بەڵام هەندێک بەحث کراوە لەسەری لە هەندێک کەسە بە تایبەتی لەیەکێ لە جۆرەکانی تێکچوونی کارەبایی دڵە کە دڵەکە زۆر ناڕێک دەبێت و سەریع دەبێت هەنجا خاو دەبێت و بەڵام زۆر ناڕێکە لە هەندێک کەسا دەرکەوتووە لەوەیە کە دوایی بردوێتی و دکتۆرەکە سێری کردوێتەوە پێی زانراوە هێن بەڵام وەکو ئەوەی کە زۆربەی نەخۆشەکانە بۆ دیاری بکات کەسێ سەعاتێ بکاتە دەستی وا بزانێ ئەوە ئەگەر جەڵدەلی باتیان نەخۆشەکانی بۆ دیاری بکات و خۆی ئێمال بکات بە هیچ شێوەیە ئێمە لەگەڵ ئەویان نیە بەس دەتوانێت بۆ نمونە بزانێت ئەگەر لە وەرزشا بزانێت لیان دڵەکەی دەکاتە چەند ڕێژەکەی دیاری بکات بە شێوەیەکی وە ئەوانی کە هێڵکاری دڵیان تێدایە بۆ نمونە ئەگەر کاتی هەستی کرد کە لیان دڵی زۆر ناڕێکە یا بە شێوەیەکە دەتوانێت پیشانی پزیشکیشی با بڵێ ئەوە لەبەری تەنها یەک هێڵکاری دڵمان پێ دەڵێن نەک هێڵکاری دڵی تەواوەتی لەبەری ئەمە ناتوانێت هەموو نەخۆشیی پێ دیاری بکەین وەکو دیشم نابێ بکرێتە سەر چاوەیە کە بڵێ ئەوم پێ و ئیتر من سەلامەتم و خەمی نەبێت تووشی سترێسێکی زۆری شتەکە تووشی سترێسەکە ئەگە تۆ دایمە هەست بکەیت چکە هەم وازم هەنیشان جەڕز لێ یا وەکو جیکەجی شێک دەکات ئەگە زۆر سەریع بێت یا هیم بێت یا لەوانەیە هەندێکشان ئەگە زۆر ئەسڵی نەبێ بەڕاستی بە مەزبوطی شتەکان نەخوێنێتەوە غەڵەت بۆ نەخۆشەکەش دروستکە بۆ پزیشکیش دروست بکات وەکو خۆم زۆر بۆ شێوەی لەگەڵ ینی تەنها بۆ یەکێ لەو حاڵەتانی کە وتم کە تێکچوونێکی یەکێ تێکچوونەکانی کارەبایی دڵەکە احتیمال هەیە بۆ بتوانین تۆزێتی پێی دیاری بکەین. دکتۆر لێدانەکانی دڵ هەنێک کەس هەیە بە شێوەیەکی ئاسایی لێدانی دڵی بەرزە ئایا ئەم هەمیشە نەخۆشیە هۆکارەکانیشی خۆی لیانی دڵی کەسێکی ئاسایی لە 6 بۆ 9 ئەمە لیانیشی ئاساییە واتەگە لە 6 کەمتر بێت تۆزێکەمە لە 9 زیاتر بێتەنە تا 100 ئێمە زۆر بەلامانەوە مهم نییە بەڵام لە دوای 100 لیانیشی زۆرە هەندێک کەسێ خۆی لیانی دڵی زۆرە هەندێک کەسیشی خۆی لیانی دڵی کەمە بەڵام خۆی ئەمە هەندێک کاریگەری دەوری هەیە بۆ نمونە هەموو کەسێکە بۆ کەسێک لیانی دڵی هەفتا بێت ئەگە خۆی هیلاکە بە حاڵەتی فسیۆلۆژی لیانی دڵی زۆرە بێت هەفتاکە بێت بە 9 هەستی پێ ناکە بەڵام کەسێک خۆی لیانی دڵی 9 بێت ئەگەر لە دوای هیلاگوونێکی زۆر بە 110 و 120 کاریگەی لەسەر دروزەکە هەموو کاتێ نەخێت نەخۆشی نییە هەنێ هۆکار هەیە بۆ نمونە هەنێ هۆکار هەیە کە پەیوەندی بە دڵەوە هەیە نەخۆشیەکانی دڵەوە هەیە تێکچوونی کارەبایی دڵ بێ نەخۆشی زمانەکانی دڵ نەخۆشی ماسوولگەکانی دڵ هەنێجا جەڵدەی دڵ دەبێتەوەی تێکچوونی کارەبایی دڵ بەڵام هەندێک هۆکاری تێ بە ناڕاستەوە خۆ تەسیریان هەیە بۆ نمونە ئەو خواردنەوانی کافاینیان تیا چا قاوە بیپسی کۆلا وزە بەخشەکان ڕێدبۆڵ و تایگەر و ئەمانە ئەو کەسانی کەمە خەون ئەو کەسانی قەلەق و سترێس و دڵەڕاوکیان هەیە ئەو کەسانی جگەرە دەخۆن ئەمانە بە شێویش ئەو کەسانی چەوریان بەرزە ئەو کەسانی قەڵەون ئەمانە لیان دڵیان زۆرە هەندێکان هەندێک نەخۆشیش هەیە وەکو کەم خوێنی نەخۆشی غودە ئەمانەوە ئاکات کە لیانی دڵ زۆر بێت و بەڵام ئەگەر کەسێک لە حاڵەتێکە ئێمە دەڵێن دەبێت سەردانی پزیشک بکات ئەگەر لیانی دڵەکەی بەردەوام بێت ینی بۆ نەگە کەسی هەموو ڕۆژە وای لێ بێت و یا چەند ڕۆژە جارێ و دەوای لێ بێت زۆر بخایێنێ بۆ ئەمڕۆ 5 دقیقە خایێنێ بەڵانسێکی هەفتەیەکی تر 10 دقیقە دەمێنێتەوە کاتەکەی و دەزیاب بکات لەگەڵ یا نیشانەی هەبێ بۆ نە دڵەکوتەی هەیە بەڵام لەگەڵ یا ئازاری سنگی بۆ دروزە بێت تەنگە نەفەسە بێ گێژبوون و بورانەوەی بۆ دروزە بێت ئەمانە بوو پێویستە کە سەردانی پزیشک بکات و ڕایبکە بزانێت ئایا ئەمە فعلەن نەخۆشیەکە یاخود ئەو نەخۆشی ئەو شتە بدۆزێتەوە کە هۆکاری دڵەڕاوکیەکەی دڵەکوتیەکەی بۆی چارەسەر بکرێت. دکتۆر باسی خواردنەوەی وزە بەخشەکانێکە ڕاوچیە لەسەرەوە بە هیچ شێوەیە لەگەڵ یانین وە شتێکی خراپە بڕێکی زۆر کافاینی تایە و یەکێکە لە هۆکارەکانی کە وەکوتم
دڵپەلەپەلی بە تایبەتێکە بە ڕێژێکی زۆر بخورێتەوە لەواچێت لیاین دڵ زۆر بێ بە تایبەتێکە کەسەکە خۆی لیاین دڵی زۆر بێت لەواچێت لیاین دڵی بگاتە 200 یا 200 زیاتر کە ئەمە هەنێجار کاریگەری زۆر خراپ و لاوەکی لەسەر دڵ بەجێ دەیەڵێت و هەنێجار لەواچەوە کاری بێ بۆ جەڵدەی دڵیش لەپێی لیانەکان زۆر بێت کە ماسوولکەی دڵ تەحمولی نەکات بە هیچ شوێ لەگەڵ یانین و باش نییە کە بخورێت. دکتۆر پەتا پرسیارم ئەوەیە بە شێوەی گشتی چۆن دڵێکی تەندروستمانە بێت؟ بۆی دڵێکی تەندروستمان نەبێ پێویستە وەرزش بکەین، وەرزشێکی بەردەوام و هەروەها دوور بکەوینەوە لە ڕاوکێ لە قەلەقی خەوێکی تەندروستمان نەبێ 6 بۆ 7 ساعت بخەوین، دوور بکەوینەوە لە چەوری ئاژەڵیەکان، چەوری ڕۆیکی زیاتر بەکاربێنین، ئەو پرۆتینانە بخۆین کە پرۆتینی ڕۆکین، ئەگە زەختمانەی کۆنتترۆلی کەین، شەکرەمانەی کۆنتترۆلی کەین، دوورکەوینەوە لە جگەرە و لە مەشروب، کێشی لەشمان دابەزێنین، ئەگەر هۆکاری بۆ ماوەیی هەیە پشکنینی بەردەوام بکەین بۆی بزانین ئەگەر کێشەیەکە بێز و بیدۆزینەوە چارەسەری بکەین. زۆر سپاس دکتۆرگیان بۆ زانیارەکان. زۆر سپاس بۆ ئێوەش. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون و تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.